گۆڕینی چەندبارەی هەڵوێست و استراتیژی کارکردن لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بۆ پرسێکی گرنگی وەکو داهاتووی قەوارەی هەرێم تەنها لە ماوەی چەند ساڵێکدا بووەتە جێگەی سەرنجی هاوڵاتیان. فێدراڵی و مانەوەی هەرێم لە چوارچێوەی عێراقدا باشترین بژاردەیە. گوتاری پارتی بووە لە ساڵی 2005. سربەخۆیی و ئازادبوون لە کۆت و بەندی عێراق باشترین بژاردەیە. گوتاری پارتی بووە لە ساڵی 2017. لە سەرەتای ساڵی 2022 تا چەقبەستنی پرۆسەی سیاسی عێراق، پارتی سەرسەختانە جەنگی بۆ بەهێزکردنی پێگەی خۆی لە بەغدا و تۆخکردنەوەی ناسنامەی عێراقچێتی خۆی کردووە. لە ئێستادا و دوای تونکردنەوەی هەنگاوەکانی دادگای فیدراڵی لەبارەی دۆسیەی نەوت و گازی هەرێم، پارتی پرسی کۆنفیدراڵی بۆ چارەسەری کێشەکانی عێراق دەوروژێنێت. جێبەجێکردنی سیاسەتی یوتێرن و بادانەوە و گۆڕانکاری لە بابەتە استراتیژیەکاندا بۆ حەزبی سیاسی دیاردەیەکی نامۆیە. نامۆتریش ئەوەیە کە لە هەر کام لە قۆناغەکاندا و حەزبە سیاسیە تەنها خۆی بەڕاست بزانێت و هەموو ئەوانی دیکە بە هەڵە و تەنانەت دەستی دەرەکی ناوزەند بکات. دوایین سیاسەتی پارتی وەک لە گۆڤاری گوڵانی سەر بەو حەزبەدا بڵاوکراوەتەوە جەختکردنەوەیە لە سیاسەتی کۆنفیدراڵی بۆ چارەسەری کێشەکانی عێراق. ئەمەش دوایەوەی سەرۆکی حکوومەت بە مەبەستی فرۆشتنی غازی هەرێمی کوردستان سەردانی بەریتانیای کردو لەگەڵ بەرپرسە ئەوروپیەکان کۆبەوە. کۆنفیدراڵی جۆرە هەمانگیەکە لە نێوان دوو دەوڵەت یا زیاتری سەربەخۆدا دروست دەبێت. دەوڵەتەکان لە چوارچێوەی سیستمەکەدا کەسایەتی سەربەخۆی خۆیان لەدەست نادەن. لە مێژوودا ژمارەیەکی زۆر کۆنفیدراڵی ڕاگەیەندراون، بەڵام پاش ماوەیەک لە ڕاگەیەندرانیان هەڵوەشاونەتەوە. ئەمریکا لە سەدەی 16ەم، ئەڵمانیا لە سەدەی 17ەم، یەکگرتنی میسر و سووریا لە کۆتایی پەنجاکان و کۆنفیدراڵی سەنیگال و غامبیا لە ئاشتەکانی سەدەی ڕابردوو، دوامینیشیان کۆنفیدراڵی سربیا و مۆنتینیگرۆ لە ساڵی 2006 لە دیارترین ئەو هەوڵانەی کۆنفیدراڵی نێوان وڵاتان بووە کە شکستیان هێناوە. بەرجەستەکردنی سیاسەتی کۆنفیدراڵی لەلایەن پارتیەوە لە کاتێکدایە ماوەی چەند مانگێکە سەرانیە و حەزبە لە شەڕێکی گەرمدان بۆ بەدەستهێنانی پۆستی سەرۆکۆماری عێراق و تەنانەت کۆی پرۆسەی سیاسیش بەم هۆیەوە پەکی کەوتووە. لە دوایین پێشاتی سەیریشدا لەبەری بەدەستهێنانی مافەکانی خەڵکی کوردستان، برایەندامێکی شاندی دانووسانکاری پارتی لە بەغدا لەلایەن سەرۆکی پەرلەمانی عێراقەوە و کۆڕاوێژکار دامەزرێنرا. ڕایچاودێران بەر لە ڕیفراندۆم هەرێمی کوردستان سەربەخۆییەکی ڕانەگەیەندراوی هەبوو. باهۆی ڕیفراندۆمەوە دەسەڵاتەکانی هەرێم کەم بوونەوە و سنووردار بوون. دوورنیە ئەنجامدانی هەر هەڵەیەکی دیکەی دەسەڵاتداران قەوارەی هەرێم بخاتە بەرمەترسی و لە ناوچوونەوە.